ئاگر لە لوبنان و دووکەڵ لە تاران. ئێران بە بەرپرسە سەربازیەکانی وتووە دوور بکەونەوە لە مۆبایلەکانتان. لەو سەریشەوە سوپای پاسداران دەڵێن لە چەند ڕۆژێکدا تۆڵە لە ئیسرائیل دەکەینەوە. محسین ڕەفیقدووس فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ئاشکرای کرد زۆرێک لە بەرپرسان ئاگادار کراونەتەوە کە خۆیان بە دوور بگرن لە مۆبایلەکانیان. ئەو فەرماندەیە دەشڵێت دەبێت بەرپرسانی سەربازی مۆبایلەکانیان بدەن بە لایەنێک کە پشکنینیان بۆ بکات و دواتر و دوای دڵنیابوون بۆیان بگەڕێننەوە. ڕەفیقدووس برینداربوونی باڵیۆزی ئێران لە لوبنان لە ئەنجامی تەقینەوەی ئامێرێکی پەیجەر کە هەڵی گرت بوو با ئۆپراسیۆنێکی بە ئەنقەز دەزانێت و دەڵێت کە پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئێران تۆڵە لە ئیسرائیل بکاتەوە. جەختیش دەکاتەوە ئەگەری ئەوە هەیە تەقینەوەی پەیجەرەکانی لوبنان بە کەڵک وەرگرتن لە ئۆپراسیۆنی هاکردن لە ئێران دەستیان پێکرد بێت. ڕاشیگەیاندووە دوای تیرۆرکردنی ئیسماعیل هەنیا زۆرێک لە تیمە ئیتلاعاتیەکان لە وەزارەتی ئیتلاعات و ئیتلاعاتی تایبەت دەستیان کرد بە کارکردن لەسەر ئەم دۆسیەیە. هەروەها زۆرێک لە بەرپرسانی ئێرانیش ئاگادار کرانەوە لە مۆبایلەکانیان دوور بکەونەوە. فەرماندەی سوپای پاسدارانی ئێران پشڕاستی کردەوە کە حەسەن نەسڕوڵڵا ڕێبەری حیزبوڵڵای لوبنان چەند مانگێک لەمەوبەر ڕێنمایی بۆ ئەندامانی ئەو گروپە دەرکردووە کە مۆبایل هەڵنەگرن و ئەمەش هەنگاوێکی نوێیە کە دەبێت بە جددی پەیڕەو بکرێت بۆ ئەوەی هیچ ڕووداوێکی دیکە ڕوونادات. لایەکی ترەوە لایەنە پەیوەندیدارەکانی لوبنان ڕایانگەن ژمارەی کوژراوانی تەقینەوەی ئامێرەکانی پەیوەندیەکانی حیزبوڵڵا لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بۆ 37 کوژراو و 3539 بریندار بەرز بۆتەوە. ڕوونیش کراوەتەوە کە لە شەپۆلی یەکەمی تەقینەوەی پەیجەرەکاندا لە ڕۆژی سێشەممە 12 کەس گیانیان لەدەستاوە. هەروەها لە شەپۆلی دووەمی تەقینەوەکاندا لە ڕۆژی چوارشەممە 25 کەس گیانیان لەدەستاوە. لوبنان و ئێران و حیزبوڵڵا ئیسرائیل تۆمەتبار دەکەن و هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکەن.